لە تەوەری یەکەمی بەرنامەکەیە باز لە گەشتێکەکەین، گەشتێک کە لە گەرمیان و لە کەرکووکەوە دەستی پێکرد بۆ ئەمریکا یان بۆ ناوەندە بڕیار بەدەستەکانی ئەمریکا کە تاکو لە ڕێگەی قەتار و خاوکەر و مەقاماتی گەرمیانەوە چیرۆکی کورد بگێڕنەوە. بۆ ئەم ئێوارەیە میوانداری ئەو دەنگ و ڕنگانەمان کردووە کە لە ڕێگەی هونەرەکەیانەوە، لە ڕێگەی گروپەکەیانەوە، لە ڕێگەی تەواوی ئەندامانی گروپەکەیانەوە بوونە باڵیۆزی ئازارەکانی کورد لە ئەمریکا. ئەوانیش هەر یەک لە بەڕێزان کاک محەممەد گەرمیانی وەکو دەنگبێژ و ئەندامی گروپی ڕەسەن و مامۆستا عومەر مۆفاق وەکو سەرپەرشتیاری گروپی ڕەسەن. سڵاوتان نەبێ و بەخێر بێن. بەخێر بێن. پیرۆزبایی ئەم گەشتە گەورەیەتان لێکەین، ئەم سەرکەوتنە گەورەیە. زۆر بەخێر بێنەوە، زۆر ماندوو بوون، دەستان خۆش بێت، بەرهەمی جوان و بەرهەمی زۆر تایبەت و بەرهەمی ڕەسەنتان پێشکەش کرد لە ڕێگەی گروپی ڕەسەنەوە. باسێکی گەشتەکەمان بۆ بکەین مامۆستا. سەرەتا ئەمێ دەستخۆشی بەنامەکەتان لێ بکەم. ئێمە دوای گەڕانەوەمان لە وڵاتی ئەمریکا ئەمە یەکەم کەناڵە کە بانگەشتی ئەمەی کرد کە یەکەم دیدارمانە بێت کە کار و چالاکیەکانمان لە ڕێگەی سۆشیال میدیا و کەناڵەکانەوە بگەێنین بە خەڵک. ئێمە وەکو گروپی ڕەسەنی کەرکووک لە ڕێی زۆر بەڕێز ئەحمەد نەجیب کە ئێستا حاڵی حازر لەگەڵمان نییە، جێمانەوەیە کە شوێنە ستۆدیەکەمان شوێنەکە بچووک بوو کە نەمانتوانی ئەو بەشداری بێ لەگەڵمانە. باڵێزی عێراق زۆر سەرسامی دەنگێتی، چەنە بەرهەممان پێکەوتۆمار کردووە، گوێی لێ بووە لە ڕێی فەیسبوک و ئینستاگرامەوە. اینجا زۆر خۆشحاڵ بوو کە ئێمە بانگەش کات لە وڵاتی ئەمریکا لە واشنگتن بتوانین کۆنسێرتێک بۆ هەر سێنەتەوەکە پێشکەشکەین بە کوردی و تورکمانی و عەرەبی. بە خۆشحاڵیەوە من ئیتر گروپەکەمان دامەزراند. ئێمە کۆمەڵێک هاوڕێین لە 2005 و 2006ەوە کە لە پەیمانگای هونەرەجوانەکان لێ یەکەم ساڵمان بوو کە کۆمەڵی هاوڕێین ئیتر لێ یەکترمان ناسی و بەردەوامی کارەکانمان پێکەوە بووە. ئێمە ئەوایە مامۆستا چالاک لەگەڵمان وایە کە سەرۆکی تیڤی مۆسیقای کەرکووکە و لەگەڵ ئەوەشە ئەتوانم بڵێم ئێمە هەموو خوێنکاری ئەوین، بەڵام بەداخەوەوان تەمەنیان دیاری کردبوو ئێمە کۆمەڵێک گەنجین لەبەر ئەوە مامۆستا بێبەش بوو لەو کارە. ئێمە باڵێزی عێراق پەیوەندی بە ئەحمەدەوە کردبوو کە ئێمە بتوانین کۆنسێرتێک لێ ئەنجام بین و بە شێوەیەکی زانستی و ئەکادمی لە دوو ڕۆ، یەکێکیان ڕەنگاوڕەنگی دەنگەکە، دومیشیان کە جلوبەرگەکەیە کە بینی. ئێمە هەموو جلوبەرگەکانمان تر بەلایەنەوە زۆر سەرسام کە و باڵێزانی تر کە لەوێ بوون، زۆربەی باڵێزەکان لەوێ ئامادە بوون کە بینیان ئێمە ڕاستە زمانەکانمان جیاوازە، بەڵام جلوبەرگەکەش لە هەمان کاتە پێکەوە ژیانە شاری کەرکووکە بزەبێت. ئێمە ویسمان ئەوە دەربخێن. ئێمە لە ڕاستیە کۆمەڵی جلی و بەرگی کەمان بۆ خۆمان ئەوە کردبوو کە کۆمەڵی خاتمان ئەوە کرد هەمومان پێکەوە خات و بڵێن بۆین با و بڵێ ئەوەمان کردبوو. بەڵام من بۆ احتیاطیش باسی ئەوم کردوتم با هەرێکی جلی نەتەیەک بەرین و بۆ نمونە کڵاو سەڵتەوە جلی کوردی و جلی تورکمانی، جلی بەغداری و بەغایی بڵێن لەگەڵ جلی عەرەبی ئەگاڵەکەیان کردە تووشی منەوە کەسیان نایانە کردووە باڵات بەرزەوە تۆ لێ دیێ و جوانترە. ئیتر من ئەوەم کردو. ئێمە کێشەمان لەوە نییە، چونکە ئێمە لە کەرکووکە هاوڕێمان، دۆستمان، خزم و کەس و کارمان ئیتر لە هەموو نەتەوەکانە ئێمە تێکەڵین، ژن و ژن خوازی هەیە لە بینمانە و ئیتر ئەوەی کێشەیەکی ئەوە نییە، ئەوە تۆ نییە بۆ ئێمە هەر جنجلەکە. ئێمە گرینگەوەی ئێمە ئامانجەکە کە پێگامان کە بتوانین بیسەلمێنین کە بەو شێوەیە ئێماژین. ئەو پێکەوە ژیان و جوانی لە شاری کەرکووکە هەبووە لە ڕێی ئەم گروپەوە لە ئەمریکا شانتانە لە ڕێگەی زنجیرە کۆنسێرتەکانی خۆتان. بەڵێ ئەنجا ئێمە باڵێزی عێراقی قسەی لەگەڵ زۆر بەڕێز کاک وریا کردبوو کە ئەو سپۆنسەری سەرەکی ئیشەکان بوو کە بۆ نمونە تکتی تیارە و مانەوە و هات و چۆمان و مەسرفمان هەموو شتەکانمان لە ڕێی کاگوریاوە بووە. زۆر دەستخۆشی لێکین سڵاو ڕێزمانەیە بۆی کە ئەو کارەی کرد کە خەڵکی شاری کەرکووکە هیچ لایەن و پەیوەند هیچ لایەنێکی سیاسی یاخود هیچ دەستگایەک یاخود هیچ لایەنێک ئەوە نەبوو کە بڵین بۆ نمونە هاوکارمان بێت لەوەی کە ئێمە
گەشتەکەمان کەواتە پرۆسەکە لە پێناو خزمەتی هونەرە بوو لە پێناو خزمەتی شاری کەرکووکا بووە. بەڵێ دەستان خۆش بێت. کاک محەممەد مەڵێ بەڕێزت قەتار و خاوکەر و مقاماتی گەرمیان و ئای و بەرهەمی زۆر جوان و ڕەسەنت پێشکەش کرد لە ئەمریکا. شارەکانمان نەبینی و ئەمان کردە هەواڵی سەرەکی بەرنامەکەمان. باسێکی بەرهەمەکانم بکە چ بەرهەمێکی پێشکەش کرد لە زنجیرە کۆنسێرتەکانی ئەمریکا. تەمان زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە تۆپی باڵێن لە ئەجندای ئەخلاقی کارە ئیشەکات. ئێمە زۆر ئەوە بەبەرزە نرخێنین و یەکەم جاریشە لە دوای گەشتەکەمانەوە بانگەکرین. زۆر بەخێر بێن هەر بژین. تەمان من وەکوتی مامۆستا عومەر سەرپرسیاری گروپەکەمانە برایەتیەکێ لە ناو کەرکووکە و منیش وابزانم تاکە ئینسانم کە لە هەر چوار شارەکەی گەرمیانە ژیامە بۆی هەر ناوی خۆشم نێم ناوە گەرمیانی لە کەرکووکە ئەو برایەتیە هەیە و منیش پشکی کورد بووم بۆ خوێندنی ئاوازەکان و لە ناو گەرمیانە بەعامەتەن کۆمەڵێک هەوای ڕەسەن هەیە کە بۆتە مۆرکی ئەو شارش ئەو بە تەواوی گەرمیانیشەوە هەڵاوەسیمان خوێند ئایمان خوێند ئیتر هەندێک بەستەی مشتەرەک هەیە کە لە بینی نەتەوەکانە بەیادی غەزەل کە لە بینی با بڵێن هەم تورکمانەکانی خوێن هەم کوردەکانی خوێن هەندێک بەستەی نێوان تورکمان و کوردی ئەوانەمان خوێنە و خاوکەریشم خوێنە. هەڵبەتە یەکێک لەو ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو وەگەیاندنی دەنگی جینۆسایدی نەتەوەکەم خاوکەرەکە بوو. خاوکەرەکە لێرە و سڵاو ڕێزم بۆی هەیە مامۆستا نامی خەورامی تۆزێک پشکۆڵانە دەستکاری تێکستەکەیم کرد بە جوو سەروای مەسنەوی تەواوی نەهامەتی کوردی لە ناو 12 ڕێکی جووت سەروای مەسنەویە جێ کرد بۆ هیچ منیش بە باشم زانی ئەوم وەرگرت و لەسەر خاوکەر جێم کردەوە و پێشەوەی کە خاوکەرەکەش خوێنم ئاوا دەوسی چرکەیە قسەم بۆ کردن لەسەر خاوکەر هەر بە زمانی خۆیان با بڵێن بە ئەنگلیزی. ئیدی زۆر بەعامەتەن زۆر سەرسام بن بە کارەکان و مامۆستا عومەر وتی ڕەنگاڵەیی لە چاوی ئەوانە زۆر ینی دیار بوو کە پێیان خۆشە. دوای سەفیرەکان هاتن بۆ لامان کە پێیان سەیر بوو و لایەن جوان بوو لە زیاتر لە من ئەوەی کە دوای دیراسەم کردەوە زیاد لە 100 سەفیر زیاتر لەوێ ئاگدارم لە وڵاتە جیاوازەکان. دەستان خۆش بێت. میوانێکی زۆر ئامادە بوون لە زنجیرە کۆنسێرتەکانە ڕەنگە لە زمانەکە تێنەگەشت بێتن ئەو میوانانی کە لەوێ زۆرینی ئەو میوانانی کە لەوێ بوون لە زمانەکە تێنەگەشت بێتن بەڵام هەستیان چۆن بوو بۆ بەرهەمانی کەەوە پێشکەشتانە کرد. بڵێ ئەو هەستەی کە لایەن زۆر کە تایبەت بوو بۆن و منە ئێمە لەوێ چکە ئامێرەکان شەرخیە جگە لەوەی کە ئامێرەکان شەرخیشە ئێمە کاک محەممەد بە شمشاڵ و بە نای و بە باڵەبان و بە زرنا بەشداری کرد. ئەجا لای ئەوان ئەو ئامێرانە تۆزێک جیاوازە یعنی نییە لای ئەوان ئەوە زۆر بەلایەنەوە سەرنج ڕاکێش بوو یعنی کە کوردیەکەمان پێشکەش کردەیە لەگەڵ تورکمانێکە لەگەڵ عەرەبیەکەیە ڕەنگە زۆربەی زۆریان عەرەبیەکە تێگەن لەبەرەوەی زۆربەی باڵغێزانی وڵاتانی عەرەبی بوون تێبگەن زیاتر بەس بەڵام ئەوەنەی سەرسام بوون بۆن کوردیەکە و بۆ نمونە بە تورکمانەکە هاوسنگ بوو لەگەڵەوەی کە لەگەڵ عەرەبیەکەشا کە ڕەنگە ئەوە زیاتر لێی تێبگەن بەس بەڵام نەک زیاتر 100% لەوە تێگەن زمانی خۆیانە بەس بەڵام زۆر سەرسام بوون. دەستان خۆش بێت. ئەوەی کە باسمان کرد لە ئەمریکا ئەوی پێشکەشتان کردووە بەڵام لێرە چیمان پێشکەشەکەن وەکو یەکەم بەرهەم کەواتە بەرهەمی تریشمان هەیە. حەزەکەی ئای بخوێنی فەرموو بخوێنی ئایەکێکە لە شێوازە خوێندنە هەر ڕەسەنەکان نوعێتە نوعێتی داودەیی پێوتێت نوعێتی تریشەیە باجەڵانیە مامۆستا مەردان خوێنایەتی ئەمە داودەیەکەیە بۆتانە خوێن. فەرموو.
ديم آخ أرجانم خمسر قطاري وشي كلاما هر هاي نخيال آخاي ديم دوز بي والله من امشى وخمانم بناي ديم فرق وسارا ونزم كوشر برزق قطارا كم شرداي ديماي وخوم آخاي ديم آخ كري القطار خيان كوشرو قطارا خاي يستان مبجين نالو بزيس كي سداي قطار شر كالكلي تنبورا ديماي ونزم كوتشر كم شرداي ديماي وخوم ديم آخ أرجانا دسولر زيرياس قرميتن بورا أرجانا دسولر زيريس قرميتن بورا أقر جدرنا وخوما خيكورا أرجانا بزن سازكدم ونواي برون بربيان متريب آخاي ديم آي جسوز دارين وخوم آخاي ديم آخ
جارێگە کەی کارکو ئەک جوانێ بڕکو تەبەردە وەڵا گشت و تەبەردە وەڵافدا غەر خۆشە گیانە جێی کێرە زەردە وەڵا جێی کێرە زەردە شلێرە گیان شلێرە کارمەمزی داشتی و لێرە کارمەمزی داشتی و لێرە حسابم دارێ ماچێ وەکو نەحنیە خێرە وەکو نەحنیە خێرە ئەی بژیت و دەنگت نەڕزێت دەسوپەنجی تۆ خۆش هەر بژینەوە گوێشکەتان پڕ بێ لە ئاوازی ڕەسەن زۆر سوپاس دەستان خۆش بێت مامۆستا عومەر چۆنە بەرهەمانتان هەڵبژێرد وڵی ئێمە بە تەنسیق بەرهەمەکانمان هەڵبژارد بۆ نمونە بڵین لە کوردیا ئایمان هەڵبژارد بێت لە عەرەبیە مەسەلەن ڕاستمان هەڵبژاردرێ یا شەرقی ڕاستمان هەڵبژارد بێت لە تورکمانیە مەسەلەن مەقامی قۆریاتمان هەڵبژاردووە وامان نەکرد بە شێوەیە کە بۆ نمونە عەرەبیەکە بەیاد بێت تورکمانەکە بەیاد بێ کوردیەکە بەیاد بێ هەمە ڕەنگی لە هەمان کاتیشە ڕیتمەکانیش جیاواز بۆ نمونە 2 4 4 4 6 4 دە لەسەر شانزەی ترەوە لای خۆمانەکە جۆرجی ناکاتەوە تایبەتە بە کەرکووکەوە جۆرجینای خاسیشمانەیە تایبەتە بۆ وایتر ئێمە زۆربەی بەستەکان کە جۆرجینایە تر بەو شێوەیە هەڵمان بژارد کە هەمە ڕەنگی هەبێت لە ناویانە و بەرهەمەکان لە یەک نەچێت ئایژ یەکێکە لە مەقامە ڕەسەنە گەرمیانەکانی کاتوانم بڵێم ئیتر لە ناو کووردا شتێکی جیاوازەکە گوێت لێ بێتتر سەرسامە بیپێی هەر نەتەوەیکی کەش کە گوێ لێ بێ سەرسامە بێت سەرسامە بێ پێ بێگومان دەنگت نەرزێت کاک محەممەد بگەڕێمۆنای بەڕێزت گۆرانیەکانی تۆ بەرهەمەکانی تۆ بەرهەمە ڕەسەنەکانی تۆ کە لە ئەمریکا لە زنجیرە کۆنسێرتەکانە پێشکەشە کرد تا چەند نوێنەرایەتی کوردستانی بوونی کەرکووکی کرد تەبعاً لە هاستی جیهانە بە دوو ستاندارد جارێک هونەر هێزی یەکەمە پێوتێ سۆفت پاوەر یعنی هێزی نەرم جارێک هێزی دووەمە کە هەر دیسانەوە هەر ئیشی سۆفتاوەرەکە بە نمونە زۆر بەسیتە تۆ توانی بەو مۆسیقا و ئاوازانەی کە هەتا کە ئیخەیتە بەردەم نەتەوەکانی ترا چێژیان لێبینی و ڕاستە و خۆ با بڵێن کالێکیان کرد لەگەڵ دەنگەکەیە تۆ بەبێ لە دەرگادانە چیتە دڵیەوە ئەمە هێزێکی زۆر نەرمە بۆ کردەی دیبلۆماسی من وازانم هونەرجگەلەوەی کە توانێت نمایندەی حاڵی کللتوریە بکە توانێ لۆبیەک بێ بۆی خۆهێشتنەوە ینی کردەوەیکی با بڵێن کردەیەکی خۆهێڵەرەوەیە لە ناو ئاسی ژیانە بە ڕاستەکەی ئەوانەی کەوتم هەر لە دێر زمانەوە من شتانێکە لە ئوستازانی گەورەمەوە فێری بووم مامۆستا عەلی مەردان مامۆستا سڵاح داوودا مامۆستا شکر خەیات کە لەگەڵیان من موسیقم ژەنیوە ومدەیەک زۆر هەرچی وتوێتی من وتومەتەوە بۆ تەواوی ئەو ئوستادانەی تریش کە من لە ڕێگەی تۆمارە دەنگیەکانەوە هەوڵم داوە کە ڕەسەنترین بەرهەمەکان لێ بخوێنم تەمەن بە هاوکاری هەموو برادران بەیەکەوە و بە دڵنیاییوە واز دەکەم کە توانی بێتی ئەوەی بەجێهێنابێ پێم وابێ دیارترینیان ئەڵڵاوەسی لەوێ زۆر ینی دوایی کە یەکێک لە سەفیرەکانم بەرکەوت شەرحم بۆ کردووەمە چییە و چۆنە ئەوانە ئەویت وەڵی من تەسجیلم کردووە من نازانم چیت وتە تێناگەم لە قسەکان بەڵام حەزم لێی بوو گوێگرم ئاتام بە تایبەت لە خاو بەرهەمێکی ترمان هەیە جۆرجینایە بۆ بەرهەمەکەی داهاتوو ئەبێت یان نەخێر کورتێکمان لەو جۆرجینە پێشکەشەکە دواتر بەرهەمی ترمانە وەڵا حەزەکەی با خورشیدێکیش بخوێنین زۆر باش خورشیدێکیش ئەخوێنین دوای مەبەست لە جۆرجینا ئیقاع تەمان ئەوەی کە ئەو لێرەی کە خوێنمان ئەوە ڕیتمی جۆرجینا ئێستا چیمان پێشکەشەکەی ئێستا خورشیدێکتان بۆ خوێنم خورشیدێکمان بۆ خوێنیت باشە دواتر بەرهەمی ترمانە بێ ئەگەر ویستان بڵێ زۆر باش لێفەرموو گەرمیان کو هونەری لێ بڕاوە بۆ خاتری پێغەمبەر
دخواقي يتيمي أي بزاي سازكن قوم يلدخواقي ونواي برواي بربيان مترب بربيان بربيان مترب كسكم دخواقي جسواز داريان عزيزي داقي هرامان من هرامان من قزقم دواقي وداقي أي درد خيالان گذر أمان 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 هردان اردواي عزيزي أخي أخي عشورا يا جن بلا سرت وابمكوي واجن قرد ولد إعدام مكا صقايا يسكا مكروي وزين دسهل كيرني أم لو بلد جوانيا نو من دلم مكتب أمجين وكالك يا قلب برشم جوانيا كوزد كان بتدن وامنم دەنگت نەڕزێ و دەست و پەنجەی تۆش خۆش بە مامۆستا لەچکەتان خۆش بێ ئەمە شێوازێک کە بڕەندە حوزن پێویستی بە هەناسەیەکی قوڵ هەیە دەستی خۆش بێت زۆر ماندوومان چەند کەڕەت مامۆستا شکور خەیات ئەیوت خورشیدی کوڕ خۆی گەرەکە هەر بەڕاستی دەستی خۆش بێت پیاوی لاگە هەربژین زۆر سپاس پڕەندە حوزن و هەناسی قوڵی پێویستە لە هەمان کاتە ژەنیارێکی باشیشیت وە لە کۆنسێرتەکانیشە ژەنیاریش بووی چۆن توانی و ئەم هاوسەنگی ڕابگری؟ وەڵاهی تەمەن من پێشەوەی کە بخوێنم و ئێستش کە لەگەڵ تیڤی مۆسیقای کەرکووکە و ماوەیەکە کە کارەکەم با بڵێ هەروەکو ئەندام لەگەڵیانە هەروەکو مۆسیقاژن لەگەڵیانە بەڵام ئیتر من ئوستادانی خۆم ڕێگەیان پێداوم کە ئەو مقامە ڕەسەنانە بخوێنم لەوانە مامۆستا شکور خەیات بۆ خۆی ڕێگەی پێداوم کە شتانە نەفەوتیە و مامۆستایانی تری شارەزای بواری مۆسیقا مامۆستا چالاک مامۆستا عومەر ئەوانەی ترکە لە ناو گۆڕەپانی تاودانی ئەسپی مقاماتی گەرمیانن ئەزانن کامە سەح کامە غەڵەتە بۆیە لە ڕاستیا من ئەم درێنگانەی کۆتاییە بوو من وەکو مقام بێژ دەرکەوتم دەنا من هەر موزیکژن بووم لە سەرەتاکانەوە دەستە خۆش بێت مامۆستا عومەر لە کۆتایی ئەگەر شتێکە هەبێتی ئاماژەی پێ بێت؟ وەڵای ئەمە سوپاسی کەسێک بکەم کە کاگهێ من لە وڵاتی ئەمریکا خاوەنی شاپۆز کاتمان زۆر کەم ماڵ بەڵێکشمان شاپۆز زۆر هاوکارمان بوو بە جددی ئەو پیاوە ئەمانوێت لێرەوە سوپاس و ڕێزێکمان هەبێ بۆی و دەستخۆشی بۆیەوە شووی ئینشاڵڵا بەردەوامە بین و
بتوانینیش لە هەر لایەنێک و هەر دەستگایەک یاخود هەر کەناڵێک بتوانین ئێمە ئەو کۆنسرتی کە لەوێ پێشکەشمان کرد لێرە بکرێتە بەرنامەیەک بۆمان زۆر جێی شانازیە بۆی خەڵکی خۆشمان بیبینن لە ڕێی کەناڵەکانەوە یاخود لێرە لە سلەیمانی بێ حەزەکە بێگومان کورسات ماڵی هەمووان و بەردەوام دەرگای کراوەیە بۆ هونەر و هونەرمەندان و هەر کارێک بکەن هەر کارێک خزمەت بە هونەر و هونەرمەندان بکات ئێمە دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ زۆر خۆشحاڵ بووین ماندوومانکردن سوپاس بۆ ئێوە دووبارە پیرۆزباییم سەرکەوتنەتان لێ دەستان خۆش بێت ئازیزان لەگەڵتان بەردەوامین بەرهەمی کۆتاییمان ماوە لەگەڵ هونەرمەندان بەڵام لە ئێست دوای ئەو بەرهەمە پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتە فەرموو بلا كزمريي امشواي امدي سان اريي قربكم مال بياي اغيار عالم قش خفتن دوباره شین منی دوست خور داری مريم شواريي شايد حال عزيزي كزماي شوار رجاي برو داغي على مريي كزماي كزماي سحري تشكرواي شيطان شينمي
آخري نفسا رحمك يا من استغنى وجل عزيزة كم دغاقي عزيزة كم دغاقي أرمانيا نوبا قومي جستم بشي والهلال شوية يا إبراهيم أريا إبراهيم أريا إبراهيم أبروي توي بيوان أمان 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 أي 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 راي سدای آسیاوچین میونای پیتا پی آسیاوانای خالیان بلا کاسماریای نوبتن ساده ay 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 راو ay 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 أري راستي خيابان يا وربخشي ملاتي يا نكرا ساكاي بارن كربم جدي شينكات دبلي لاي 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 نبي قردن بخالي بوج 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 وشتمي برشو من دالي